ئەمڕۆ دوای 77 ڕۆژ لە داخرانی لەلایەن کۆماری ئیسلامی ئێران دەواازەی سنووری حاجی ئۆمەران کرایەوە. لەگەڵ یەکەم ساتیکردنەوەی ئەو دەواازە سنووریە ژمارەیەک گەشتیار لەو سنوورە تێپەڕ بوون. لە ڕۆژانی داهاتووش بە گەڕانەوەی بازرگانان جم و جۆڵە بازرگانیەکانیش دەست پێ دەکاتەوە. بە فەرمی بەرپرسانی گومرگی تەمەرچینی ئێران و کۆمەڵگەی دەڕوازە نێودەوڵەتی تەمەرچینی ئێرانی ئاگاداری ئێمەیان کردوتەوە کە هەر لە ئێستاوە دەڕوازەکان کرایتەوە ڕێنماییان بۆ هاتووە کە لە ئەمڕۆوە جم و جۆڵی بازرگانی و گەشتیاری دەکرێتەوە. هەر لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەتان ئاگاداری هەموو گەشتیاران بازرگانان کۆمپانیەکان دەکەنەوە کە دەتوانن لەمڕۆوە جم و جۆڵی بازرگانیان دەست پێ بکەن و گەشتیارانی بەڕێزیش دەتوانن لە ئەمڕۆوە سەردانی ئێران بکەن و لە ئێرانیش سەردانی هەرێمی کوردستان بکەن. داخستنی دەواازە سنووریەکان هۆکارێک بوو بۆ بێکاربوونی ژمارەیەکی زۆر لە بازرگان و کاسبکار و شوفێر و خاوەندکار. بەو هۆیەشەوە چەندان دوکان و فرۆشگا و چێشتخانە و میوانخانە داخرابوون. وێڕای زیانەکانی حکوومەتی هەرێم لە کەمبوونەوەی داهاتەکانی لە دەواازە سنووریەکان. دەوڵەتی حاجی ئۆمەران داخراوە بەڕاستی میلەت زۆر زەرمەند بووە، خەڵک زۆر زەرمەند بووە بە کاسبکارەوە، بە شۆفیرەوە، بە پیرەوەرەوە، بە ساغلۆریەوە، ئەوەی کە توجارەت دەکا، ئەوەی کە ئەو ئیش و کاری عدودی دەکات. بەڕاستی خەڵک زۆر ماندوو بووە، خەڵک زۆر ناڕەحەتە بۆی کە عدودی حاجی ئۆمەران داخراوە. کاریگەریەکی زۆری لەسەر ئێمە هەبووە بە تایبەتی لەسەر دەڤەری باڵەکایەتی هەبووە کەوا نزیکەی 3 مانگە و مەرزە داخراوە لە ڕووی بازرگانیەوە نەمانتوانێت کاڵاکان بە پێی پێویست هاوردە بکەین. من وەکو شۆفێرێکی بارهەڵگری حاجی ئۆمەران زیاتر لە 3 مانگە چاوەڕێی ئەم حدودە دەکەین کە بکرێتەوە. خەڵکێکی زیاتر لە 800 سەیاق کە لەم حدودەی شەکات و بێژە و جگە لە دوکاندارەکان و لە بازرگانەکان و یەکێک لە دەرهاویشتەکانی ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان داخستنی دەواازە سنووریەکان بوو لەلایەن وڵاتی ئێران لەسەر داواکاری حکوومەتی عێراق. دوای نزیکەی 3 مانگ لە داخستنی ئەمڕۆ هەردوو دەواازەی سنووری حاجی ئۆمەران و پەروێزخان بەڕووی بازرگانان و گەشتیاراندا کرایەوە. پێشبینی دەکرێت لە ڕۆژانی داهاتوو جم و جۆڵە بازرگانیەکان زۆرترین گەرموگوڕی بەخۆ ببینێت. دوای چاوەڕوانیەکی زۆر ئەمڕۆ بە بڕیارێکی تایبەتی کۆماری ئیسلامی ئێران دەواازەی سنووری حاجی ئۆمەران کرایەوە. دەستپێکردنەوەی جم و جۆڵە بازرگانی و گەشتیاریەکان هیوایە کە بۆ گەڕانەوەی کاری ژمارەیەکی زۆر لە بازرگان و شوفێر و خاوەنکار و کاسبکارانی ئەو دەواازە سنووریە کە پێشتر ژیانی ڕۆژانەیان لە کاری ئەم دەواازە سنووریە بوو. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، دەواازەی سنووری حاجی ئۆمەران.